سەبارەت بە ڕووداوەکانی ئەمریکا دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵح بەڵێن ئەم کاتت باش تۆ باشێرۆ سپاس بەڵێن دەکرێت پێمان بڵێ چی نوێ هەیە لەم بارەیەوە پەرسەندەکان ئێژگار زۆرن بە تایبەتی لە دوای ئەو پشکنینەی دەستگای لێکۆڵینەوەی فێدراڵی FBI لە ماڵەکەی ترەمپ لە ستانی فلۆریدا کردوویەتی لە ئێستادا باس لەوە دەکرێت ئەگەر و نەگەری ئەوەی ئەو بەڵگەنامانەی کە دەستیان بەسەردا گیراوە چەندێک پەیوەندیان بە دۆسەی ئاسایشی نیشتیمانیەوە هەیە بە تایبەتی لە دۆسێ نهێنیەکاندا هێرۆ با پێکەوە بینەر و بیسەری ئەم راپۆرتە بین پاشتر قسەی زیاتر دەکەین. وەزارەتی داد لە ئەمریکا لەگەڵ ئەو داوایانەدا نییە بۆ ئاشکراکردنی ئەوەی لەسەر چ بنچینەیەک بڕیاری پشکنینی ماڵی داناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا دراوە. وەزارەتی داد هۆکارەکەیشی وەها نیشان دەدا کە دەستەی سوێندخۆران و گەوادەرانی یارمەتی دەرن بۆ ئەم لێکۆڵینەوانە دەستنیشان کراون. لە لێکۆڵینەوەکاندا سەنگی خراوەتە سەر خراپ بەکارهێنانی بەڵگەنامە هەستیارەکان. لەو داوا یاساییەی لە دادگایەکی فێدراڵیدا تۆمار کراوە دادپارێزانی وەزارەتی داد هەوڵ دەدەن بنەمای ئەو بڕیارە ئاشکرا نەکرێ وەک دەڵێن تا گەوادەرەکان پارێزراو بن چونکە وەک ئاماژەیان پێ کردووە ئەم لێکۆڵینەوانە پەیوەندیان هەیە بە ئاسایشی نیشتیمانیەوە. بەدڵنیاییەوە نایانەوێت ترامپ سەرۆکی پێشوو یان هەر کەسێکی تری نزیکن لێ ئاگادار بکەنەوە لەوەی بە شوێن چیدا دەگەڕێن. سەرۆکی پێشووی ئەمریکا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان نووسیویە هاوکاتی ئەو پشکنینەی FBI کردوێتی پەساپۆرتەکانیشیان بردووە. دەستگای لێکۆڵینەوەی فێدراڵی بە کەناڵی ABC ڕاگەیاندووە پاسپۆرتەکانیان بۆ گەڕاندۆتەوە. لە ئێستادا تشک لەسەرەوەیە ئایا نهێنیەکانی تایبەتن بە ئاسایشی نیشتیمانی ئاشکراکراون لە لێکۆڵینەوەکاندا وەها پێدەچێت کاربەدەستانی ترامپیش بانگ بکرێن لەوانەشە شیکردنەوە بۆ پەنجەمۆرەکانیش بکرێت. هەوڵدانێکە بۆ زانینی ئەوەی کێ چی زانیوە و لە کەیشەوە دەیزانیت و ئایا مافی دەستڕاگەیشتنی بەو زانیاریانە هەیە لەو لێکۆڵێنەوانەی دەکرێن؟ سەرچاوەکان دەڵێن لێکۆڵەرەکان پێداچوونەوەش دەکەن بۆ ڤیددیویانەی لە ڕاڕەوی شوێنی ئامارکردنەکەی ترامپدا بوون. بەپێی زانیاریەکانی کەناڵی ABC یەکێک لە پارێزەرەکانی ترامپ لە مانگی 6دا ڕاگەیەندراوێکی مۆر کردووە پاش سەردانێکی پێشتری FBI. بەڵام ئەوە ڕاست نەبووە کە چەند مانگێک دواتر کاتێک FBI پشکنینەکەیان کردووە 11 دەستەوارە بەڵگەنامە لابراون. هەندێک لەو بەڵگەنامانە نهێنی زۆر گەورە و سەرەکین کە دەشێت زانیاریان لەسەر نهێنیە ناوچیەکان و هەروەهاش لەسەر کردەکانی تێرۆریزم تیادا بێ. لەوەتای ئەو پشکنینەی کراوە ڕاوەکردنەکانی ترامپ دەگۆڕدێن و ئێستاش تیمەکەی ترامپ دەڵێن فرمانیان لە بەردەمدایە بۆ هەبوونی ئەو بەڵگەنامانە هەرکە لە ئۆڤڵ ئۆفیس گواستراونەتەوە. پێم وایە ئەو قسەیە تا ئەندازەیەک زۆر درۆیە پێویستی بەوەیە وەک بەڵگەیەک تۆمار بکرێت. ڕێبەرانی کۆمەری و دیموکراتەکان لە کۆمیتەی زانیاریەکانی سیناتی ئەمریکا داوایان کردووە تا دەستیان ڕابگا بۆ بەڵگەنامە دەست بەسەردا گیراوانەدا تا هەڵسەنگاندنیان بۆ بکرێت و بزانرێ ئایا مەترسین بۆ سەر ئاسایشی نیشتیمانی لە ئاکامی ئەوەی پێی دەگوترێ خراپی بەکارهێنانیان. بەڵێ باشە بەڵێن لەسەر ئەم لێکۆڵینەوانە و لەسەر بڕیارەکەی دەستگای لێکۆڵینەوەی فیدراڵی ترامپ بۆ خۆی چی دەڵێت؟ هێرۆ لە دواترین لێدوانیدا بۆ کەناڵی فاکس نیوز داناڵد ترامپ ئاماژە بەوە دەکا کە ئەگەری هەیە شتی زۆر خراپ لە وڵاتەدا ڕوو بدا ئەمە وەکو ئاگاهیدانێک بوو کە دەیدا ئەلبەت ئاماژەی بەوە کرد کە تووڕەیەک هەیە لەناو ئەمریکادا ئێستا سەبارەت بەم جۆرە کارانە کە دەکرێن بە تایبەتی لەلایەن دەستگای لێکۆڵینەوەی فێدراڵیەوە وەکو ترامپ دەڵێت تووڕەبوونیەکە و ناڕزاییەکە هەتا ئێستا لە ژیانیدا بەو شێوەیە ئەو ئاستی تووڕەی و ناڕزاییەی نەبینیوە و وەکو خۆی ئاماژەی پێدەکا ئەگەری ڕوودانی تونند و تیژیش بە دوور نازانێت. بەڵێ سپاس بەڵێن. سپاس بۆ تۆ.